بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. شكانوا براني بريس لهر شوينك وهاتونا يا أخوة بخير بين أجر بمجر معايا إسفادة لإيمانكن إيوه هيشتان نكردوا وأجر إيمج لإيروا خزمتي إيوانكين إيمج هيش مع نكردوا كواتا بهردو لامان إن شاء الله خزمتي بيكتريا كينو بوي بطوانين هم جيعني دنيا بخوشيتي برينين وأمش بكين برهمك بقيامتنا أجر دا صلاتي مني لسد من برلا دابيت بلا من نيتواني ومن لدلي إيوه دركات ئەوەی ئێمەی لێرە کۆ کردوتەوە تەنها محەبەتی الله سبحانه وتعالى هیچی تر نییە. دێمە ناو بابەتەکەمەوە بەڕێزان ئەگەر شتێ بۆم دنیا جائز بوایە و دروست بوایە ئەم بەندەی خوایە یەک دوعایەک مەکرد زیاتر تەنها بۆ دنیا ئەڵێ لەیت عمری كله شباب ئەمەوت خۆزگایە هەموو تەمەنم گەنجەتی بوایە ئیتر ئەو کاتە مردمایە قەی ناکات. درۆیە ڕووناکی ئەم دنیاە بەس لە چاوی گەنجان جوانە. با بەردەوام بم لێم دەڕن با بەردەوام بم. درۆیە ڕووناکی ئەم دنیاە بەس لە چاوی گەنجە جوان و قەشەنگە. سەفەر و سیاحەت حەج و عومرە بەخوا هەر لە گەنج دێت. من ئەم جارە لە سەفەری حەج بووم، یعنی کاتێک پیرەپیاوێکم ئەبینی پیرێژنێکم ئەبینی لەسەر عەرەبانە بوو ئەنجا ئەمە خوایە نیعمەتی گەنجی چەندێک گەورەیە من هەستی پێ ناکەم. من بە دەستەکانی خۆم ئاوا خۆم بەڵام ئەو ئاویان نەکردە دەمێوە. من بە قاچەکانی خۆم ئەڕۆم بەڵام ئەو لەسەر عەرەبانە بوو خەڵک یارمەتیانەدا. بۆیە کاتێک وەرزش هەموو جۆرەکانی یاری هەر لە گەنج جوانە. ئێستا ئەو گەنجانەی کەوە متابعی تۆپیان ئەگەر ئێستا زێدان و ماڵدینی و مەڕەدۆنە و ئەکە ئیسا کۆچی دوایی کردووە ڕۆناڵدۆ و ڕۆناڵدینۆ و هەموو ئەو لاعیبە کۆنانی جاران ئێستا بێن یاریکەن کێ سەیریان دەکات؟ کێ سەیریان دەکات؟ جاران ئەگەر گوتیان بیان وتایە سێی شەو ئێمە ئامادە بوون سەیریکەین، بەڵام ئێستا ئەگەر بڵێن شەشی ئێوارە یاریەکەن ئێمە سەیریان ناکەین چونکە یاری و وەرزش هەر لە گەنج جوانە. کاکە خوێندن، قەڵەم، جامپا هەڵگرتن، کتێب هەر هەمووی لایقە بە گەنج. ژنهێنان و شوکردن هەر لە گەنج جوانە. کاتێک کەسێک ئەچێتە تەمەنەوە بێتە 40 ساڵ و 50 ساڵ ژنە هێنێ خەڵکەڵێن بەم تەمەنە تازە شووی بۆ چییە و ژنی بۆ چییە؟ بۆیە عەزیزانی خۆم ژیان بریتیە لە گەنجەتی. وەڵڵاهی ئەم ژیانە بەس لە چاوی گەنجا جوانە. وەڵڵاهی مرحلەی پیرێتی یەکسانە بە مرحلەی شکست. ئەها سەیری ئەم برایەتان کرد کە کاتێک تۆ پیر ئەبیت ئەچیتە تەمەنەوە ژیان بریتیە لەم چەند شتا: خەم و خەفەت، ئازار و ناڕەحەتی و نەخۆشی، ضعف و لاوازی، فقدانی داگیرە. خەم و خەفەت لە مناڵ کاکە کچێک گەورە ئەکات 20 ساڵ مازی داوەکەی 25 ساڵ خزمەتی کردووە ئێستا زاواکەی هەموو ڕۆژێ لێی ئەدا و دەری ئەکات. بۆیە خەفەتی پێ ئەخوا. ژیان بریتیە لەلای ئەم ئینسانە لە خەفەت. ئێش و ئازار تا بەیانی نایەڵێ ئەم ئینسانە بخەوێت. ضعف و لاوازی تەواوی لاشەی ئەم ئینسانی داگیر کردووە. وەکو جاران ناتوانێت ڕێ بکات، وەکو جاران ناتوانێت قسە بکات، وەکو جاران ناتوانێت ژیانی خۆی ڕێ بکات. وفقدان ذاكرة وخاي جولا أفرمي حتى لا تعلم من بعد علم شيئا. واد ديت وكو منالك اللي ديت شون منالي بيس وطاق ليك وناك سبي وش ليك وناك أواد ديت. والله من هرمان يقرأت أجميرم هموجا أجميرم كأشمن بردم آوينا هس أكم تأثيري اليوم كردوه هس أكم وردور دقن جيتيم أرواد ده صلاتي شنين ئەگەر ئەوەی هەمە هەمووی بیبەخشم بڵێم با 10 ساڵی ترم بۆ بگەڕێتەوە ببنەوە 30 ساڵان نابم تەواو ڕۆی. ئەبولعەتاهیە شاعیرێکی بەرزی عەباسیەکان بوو
کاتێک گەچێتە بەردەم ئاوێنە سەیرەکە ئەها وردە وردە تەواو ڕیشی لێ سپی بوو ئیتر پشتێکەوێتە ئازار قاچەکانی وەکو جاران ناتوانێت ڕێ بکە ناتوانێت وەکو جاران قسە بکە تێر تێر گریا بە دیاری ئاوێنەکەەوە تێر تێر گریا خۆی ئەڵێ بەکەیت و على الشباب بدمع عيني زۆر گریان بۆ گەنجێتی فلم يغني البكاء ولا النحيب بەڵام خۆ تازە گریان و لە خۆدان هیچ ئیسفادەیەکی نییە تا لە کۆتاییە ئەڵێ فيا ليت الشباب يعود يوما خۆزگە گەنجایەتین بۆ یەک ڕۆژێ بگەڕایەتەوە یەک ڕۆژ یەک فأخبره بما فعل المشيب ئەو کاتە پێمەوت ئەها پیرێتی چی لێ پێکردوم ئەها تەمەن چ وەزعێکی بەسەر هێناوم بۆیە عەزیزانی خۆم گەنجە بەڕێزەکان ئەم وەسیەتە لە گوێ بگرن رسول الله صلى الله عليه وسلم لەگەڵ تۆیەتی ئەفەرمێ اغتنم خمسا قبل خمس پێنج شت بقۆزەرەوە پێش ئەوەی ئەم پێنج شتە لەدەستچێت شەبابەکە ئەوەلا قبل هەڕەمیک کاکە گەنجێتی پێش ئەوەی پیربی هەچی ئەهداف و ئامانجێکتان هەیە لە گەنجێتیە بەدەست دێت ئەتەیە ببی بە حافظی قورئان ئێستا ببە بە حافظی قورئان تەمەنت بچێتە 50 ساڵان ناتوانی ناتوانیت ئەتەوێ خوێندن تەواوکە ئێستا تەواویکە ئەتەوێ ژن بێنی کاکە ئێستا ژن بێنە عەزیزەکە ببیتە 6 ساڵان ژن بە تۆ چی کاکە چی لە ژن ئەەکەی چی لە پیاو ئەەکەی ئێستا ئەهداف و ئامانجەکانت بپێکە لە ئێستایە هەموو شت خۆشە لە گەنجێتیە هەموو شتێ جوانە بۆیە عەزیزانی خۆم ئەمە وەکو مقدمەیەک بەڵام بابەتەکەی من بابەتی لادان و انحرافی گەنجە بەڵام پێش ئەوەی بێمە سەر ئەسباب و هۆکارەکانی گەنجی بەڕێز من لەگەڵ تۆ قساکە کاتێک تۆ دەسە دەیتە خراپە ئیتر هەر خراپەیەک بێ بچووک بێ یا گەورە سێ کەس لەم بینەیە زەرەر دەکات سێ کەس لەم بینەیە زەرەر دەکات یەکەم خودی گەنجەکە دووەم دایک و باوک سێیەم تاک بە تاکی کۆمەڵگا زەرەر دەکات کاتێ تۆی گەنج دەسە دەیتە خراپە و خراپەکاری تووشی انحرافی ئەخلاقیە بی و لادەیت سنگ دەرنەپەڕێنی بڵێ کەس حەقی نییە بەسەر منەوە کەس بۆی نییە قسە بکات هەر کەس دەچێتە قەبری خۆیەوە بزن بە پێی خۆی مەڕ بە پێی خۆی خۆ خەڵک نایەتە قەبری خۆمەوە داماوە يا أيها الناس إنما بغيكم على أنفسكم والله زرر مندي قولوا أخير خوتي يكم زرر يكم دسكت لدسي كوتني كسايتي تكسايتي عزيزانا هر كسي كسايتي بكوي هزني كسايتي واسطة وكان سمعة زور قرنقة لجيانا أبيت توي جنش باريزقاري للسمعي خود كيت والله سمعت بروشيت هزني بوتي صافكات ناتوانيت بويا نڵی هەر کەس ئەچێتە قەبری خۆیەوە ئاگرە سوورە لە خۆم دوورە مەڕ بە پێی خۆی بزن بە پێی خۆی نەخێر عەزیزەکەم وریابە سومعە زۆر گرنگە کاکە تۆ واز لە هەموو شتێ بێنە لە ئێستایە تۆ زەواجت نەکردووە چ کچان چ کەڵان من لەگەڵ ئێوە قساکەم نەڵی نێرگە لە کێشان هیچ نییە و جگەرە کێشان چییە و زینا و فاحیشە چییە و عیلاقەی ناشەرعی چییە هەر یەکە لەمانە عەزیزانی خۆم سومعەتی پێ ئەڕوشێت سمعتي في الرشد ئێستا کەسایەتی دیاریەکە تەسەورەکەن یەکێ لەو کوڕانە چەند ساڵ بوو حەزی لە کشێ بوو کوڕەکە هیچ عیبی نەبوو لە ئێستایە هیچ عیبی نەبوو بەڵام باوکێ وت نایدەمێت باوکت چاک باپیرت چاکاکە بۆ نایدەیتێ مامۆسا ئەم لە فەیسبووکەکەی خۆی بە نێرگەلەوە ڕسمی پۆست کردووە نایدەمێت دوو ڕۆژتر خەڵک گەڵێن ئەوە زاواکەتە نایدەمێت ئێستاش نەیدابێ مجبور ئەم گەنجە چوو دەستبەرداری ئەم کچە بوو چوو لەگەڵ کەسێکی ترا زەواجی کرد کەواتە ئاگار لێ بێ ها ئەمانە هەمووی لە سومعەتەدا ئەمانە هەمووی بۆ مستەقبەل زەرەرت لێ ئەدات گەنجانی بەڕێز ئێوە ئافرەتێکتان بۆ چییە کچێکتان بۆ چییە دەستی دووە بوو سێیەم بێت کاکە ئێوە ئێستا ئەو کچانە خۆیان ڕوتەوە کردووە خۆیان هەڕاج کردووە بۆ چیتانە ئێوە کەسێکتان بۆ چییە مێردێکتان بۆ چییە مەشروب خۆر بێت زیناکار بێ و خیانەتتان لێ بکات دوو ڕۆژ دەرتان کات و هەموو ڕۆژە سوکایەتیتان پێکە ئەوەتان بۆ چییە
بۆیە گەنج کاتێ دەست ئەداتە خراپە و خراپەکاری یەکەم کەس زەرەرمەند زەرەری لێ بکە خۆیەتی، بەڵام هەستی پێ ناکا بەداخەوە. گەنج لە ئێسایە بێهۆشە، گەنج لە ئێسایە خەوتووە، نازانێت دوو ڕۆژتر باجەکەی زۆر زۆر قورسە. لایەنی دووەم دایک و باوک زەرەرەکە عەزیزانم. هیچ کەسێک لەم دنیایە دڵی دایک و باوکی نییە، درۆیە هەتا نەبی بە دایک و باوک ئەو هەستەدا دروست نابێت. والله گەنجی بەڕێز کاتێ تۆ تاوانەکەی، کاتێ خراپەیەکەکەی کشە خۆشەویستەکەم، کاتێ تۆ عیلاقەیەکی ناشەرعی لەگەڵ کوڕێکە ئەبەسی دوایی حەیای عائیلەکەی، واللهی دایکت یەکەم کەسە، باوکت یەکەم کەسە جەرگی لەدلەتە بێت، بەڵام تۆ هەستی پێ ناکەی. عەزیزەکەم ئێستا تۆ چێ ئەدناسێت؟ بەس پێم بڵێ چێ ئەدناسێت؟ وەرە ئیشێکی خراپ بکە، کارێکی ناڕێک بکە، هەموو خەڵک ناو باوک بێنێت، ئەڵێن کوڕەکەی حاجی عومەر، کوڕەکەی حاجی غەفور، کشەکەی حاجی عەبدوڕەحمان، خەڵک ناو باوک دەهێنێت. ئێمە بە باوکمانەوە پیاوین، بە دایک و باوکمانەوە پیاوین. ئەگەر باوکمان نەبێ من کێم؟ من سۆران عەبدولکەریم. شانازیەکە بێ لە پەنای ناوی منی گەورە کردبێ کێیە؟ باوکمە. ئەگەر ئێستا شتێکی خراپ بکەم خەڵکەڵێن کوڕەکەی عەبدولکەریم. وریابە دڵی دایک و باوکت نەڕەنجێنی. بەداخەوە ئێستا هیچ کەسێک، زۆربەی گەنجەکان ئێستا گوێ نادەنە دڵی دایک و باوک، کە هیچ کەسێ دڵی دایک و باوکی نییە هەتا خۆی نەیات لە واقعە نەبێتە دایک و باوک. لایەنی سێیەم کە زەرەرمەندە لە خراپەکاری گەنجان تاک بە تاکی کۆمەڵگایە. عەزیزانی خۆم باوەڕتان هەبێ ئافرەتێکی لەشفرۆش حاشا لە ڕووی ئەم ئافرەتە پاکیزانە، ئەم ئافرەتە داوێن پاکانە، لە گەڕەکێکە مەشهور بێ و بناسرێت، ئەو هەموو گەڕەکە پیسەکات. باشە وەڵڵی خانوویە بە 20 دەفتەر بوو بێ پێشتر، ئێستا دەفتەر ناکە، هیچ کەسێ ناچێت بچێت ببێتە لەو شوێنەیە خانوو بکڕێ، لەو گەڕەکەیە نیشتە جێ بێت. بۆ لەبەرەوەی یەک کەسێکی داوێن پیسی تایە. واللهی دزێ لە منطقەیەکە، ئەو منطقەیە ئارامی لەڵەگیرێت، ئەڵێ ئەو شوێنە دزی تایە، کە ماتۆڕسوارێکی قژلول 100 تاسە دروستەکە، 100 تاسە دروستەکە. بۆیە عەزیزانی خۆم ئەمانە هەمووی زەرەرە لە خۆت، زەرەرە لە دایک و باوکێ، اینجا زەرەرە لە تاک بە تاکی کۆمەڵگات. دێمە سەر ئەو بڕگە ئەساسی کە خۆم باسیەکەم بە کورتی لە خزمەتانە بم، چونکە زانم زۆر گەرمە. گەنج بۆ خراپە بێت، بۆ لا ئەدا، بۆ تووشی ئینحیرافی ئەخلاقیە بێت، یەکەم بیئەکە دەورە بینێت، چونکە ئینسان و ئیبن بیئەتیهی، هەمومان ڕۆڵەی بیئەکەی خۆمانین. کاکە من کوڕی گەڕێکی خۆمانم، ئەگەر گەڕەکەکەم خراپ بوو منیش خراپە بم. گەنجی بەڕێز تۆ سەر ئەەکەی بە کافتریای، ئەزانی کافتریا کوێیە؟ کشەکەم تۆ فەڕەیەکی تەواو بەناو ئینتەرنێتا لێ ئەدەی، ئەزانی چی ئەبینیت؟ ئێوە خۆتان وەرن بەراوردی مزگەوتەکان و کافتریاکان کەن، وەرە ئەو گەنجانەی کە لە مزگەوتەکانە گەورە ئەبن لەگەڵ ئەو گەنجانەی کەوا لە کافتریاکانە گەشە ئەکەن، وەرە بەراوردێکیان کەن. کاکە ئەمان چەند بە ئەتەکێت، بە ڕەوشت، چەند نەرمونیان، یعنی بێزەرەر، یعنی کورد ئەڵێ مێرولە لە دەستیان زەرەر ناکات. بەڵام ئەوەی لە کافتریاکانە ڕۆژانە ئەبینین فلان کەس شەقۆی خوارد، فلان کەس کوژرا، فلان کەس هەتک کرا، فلان کەس حەیای چوو. بۆیە عەزیزانی خۆم بیئە زۆر دەورە بینێت. والبلد الطيب يخرج نباته بإذن ربه. ئەوەی پەروەردەی مزگەوتە بە ئەخلاقە، بە ڕەوشتە، خوێنەوارە، کاکە کشەکەی خۆتی پێشکەشە بێت. والذي خبث لا يخرج إلا نكدا. بەڵام ئەرزێک شوێنێکە خراپ بوو ئینسانی باشی لێ پەیان نابێت، ئینسانی باش لەو شوێنەیە پەیان نابێت. بۆیە خوای گەورە دەستور و ڕێبازی وایە و کردووەتێ سونەت بەسەر هەموو مرۆڤایەتیەوە، هەر شوێنێ خراپ بوو ئەبێ هیجرەتی لێ بکەیت، بڕۆی. ئەو پیاوەی 1100 کەسی کوشت ئەمری پێکرا هیجرەت کە ئەو شوێنە بەجێ بێڵێت، بڕوا بۆ شوێنێکی باشتر. بۆیە یەکەم هۆکاری خراپە و لادانی گەنج شوێنەکەیە، ئەبێ شوێنەکەت بگۆڕیت. کاکە تا ئێستا تۆ معقول نییە ژیانت منت بۆتە 25 ساڵ تۆ هەموو شەوێ لە کافتریا بەسەرەکەوێتەوە. کاکە بیرێ بکەرەوە هەر ئاوادا مشە بڵێت تاکەی 25 ساڵی تر تۆ بیتە 50 ساڵ، کاتە بی بە باوک، ئەو کاتە ئەبی بە خاوەن بزنس و بە خاوەن پارە و سەروەت و سامان. ئەخە مناڵەکەشت چاوت لێ ئەکات، چی ئیسفادەیەکت کردووە 25 ساڵی تەمەن لە کافتریایە؟
بۆ چۆ 25 ساڵە تۆ نوێرگەلا کێشی 25 ساڵە تۆ جگەرا کێشی 25 ساڵە تۆ لە گەعدە و لە لای جەماعەتی گۆرانی بێژ و خەریکی خراپەکاریت بیکەرەوە برا عەزیزەکەم بیگۆڕە بیئەکەت بگۆڕە شوێنەکەت بگۆڕە یەکێکی تر لەو هۆکارانەی کە ئیمڕۆ گەنجی خراپ کردووە عەزیزانی خۆم برادەری خراپە ئێوە کاتێک ئێمە باسی برادەری خراپەکەن بەچی لە برادەری خراپ یەگەیشوونە کاکە کام نەخۆشی پیسە سەرەتان برادەری خراپ سەرەتانی گەنجە گەنج سەرەتان بە مەراحیل دەکوژێت دەرەجەی 1 دەرەجەی 2 دەرەجەی 3 دەرەجەی 4 و کۆتایی پێ نەکوژێت برادەری خراپش بۆ لاشە ئاوایە وەکو سەرەتان وایە سەرەتا فێری جگەرە کێشان دەکات دوایی نێرگەلە دوایی مەشروب دوایی فێری عیلاقەی ناشەرعی دەکات فێری زینا دەکات وردە وردە حەب و دەرمان ئینجا وردە وردە تا ئەوەی دەست ئەچێتە براکەی خۆت و ئەیکوژیت ئێوە تەسەورەکەن من گەنجێک مەناسیکە ئێستان لێرە نییە و ئاگای لە کەسیشمان نییە ئێستا ڕەنگە دەمی سار بێت زۆر گوناهکار بوو یعنی ئەوەی فعلی خراپ بۆ ئەی کرد هەموو شتێکی لە لای من باس کردووە خوای گەورە لێی خۆش بێت ئەم گەنجە ڕۆی بۆ عومرە تەوبەی کرد هاتەوە خەڵک بە حاجی بانگیا کرد بە حاجی باشە دوای 6 مانگ تەحملی نەکرد برادەرە خراپەکانی وازیان لێ نەهێنا دەستی دایەوە زیناکردن وازی لە مناڵەکانی هێنا هەموو شەوێ هەموو ڕۆژێ مەشروبێ خوارد تا وای لێ هات دەستی چووە کەسێکش کوشتی ئەوە کێ وای لێ برادەری خراپ سەرەتانیش عەزیزانی خۆم یەکەم جار ناتکوژێت دووەم جار ناتکوژێت دەرەجەی 3 ناتکوژێت بەڵام دەرەجەی 4 ئەتکوژێت وریا بە من تصاحب ڕەفیقەکەت چییە ڕەفیقەکەت چییە وریا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت ڕەفیقی خراپ کە نافی خیلکیر وەکو کوورەچی وایە ئیما ئەن یحرق ثیابك یا جلەکەت ئەسووتێنێت وئیما ئەن تەجد منه ریحا ممتنە یا بۆنێکی ناخۆش برادەری خراپ ئەگەر تووشی زیناشت نەکات بەڵام سومعەتی پێ ئەڕۆشێت وریا بە ئەڵێن فڵان کەس برادەر فڵان کەسە وریا بە ها ئێستا کچێ لە ئێوە ئەگەر ڕەفیقایەتی کچێ بکات لە زانکۆ یا سومعی باش نەبێت تۆ ئەولیای خوا بیت تۆش باش نیت خەڵکەڵێن بە 5 فلس نامانەوێت ڕەفیقی فڵان کەسە بەخوا مستحیلە ئەمش دەرچێت مستحيل أمش كبرين بيا مستحيل أما خوشويستين بيا مستحيل أمانة أما شو لقل جنجان الرو إشي خراب لكات بويا إياك ورياي رفيقي خراب يكي كتر لو وسائلاني كجنش تاوان أكاد البطالة كاك بطالية فراغة وريابة أقبرادري خراب سرطان بيت كاك بطالة فراغ طاعون ئەو هەموو گەنجەی شەو تا بەیانی ناخەوێ هۆکاری چییە بەڕۆژ بەتاڵە ئیشی نییە کاکە نەفسك التي بين جنبيك ئەم نەفسەت إن لم تشغلها بالحق شغلك بالباطل والله ئەگەر لە زانست و لە کەسابەتی حەڵاڵ و لە عیلما هیلاکی نەکەی بەتاڵەت فەراغ لاشەت بە هیلا ئەکابە وریابە چۆن کاتەکانت تەنزیمەکەیت و کاتەکانت بەسەر ئەبەیت یەکێتر لە هۆکارەکانی لادانی گەنجان و خراپی گەنجان ئەم تۆڕە کۆمەڵایەتیانی ئێستایە ئەو سنابەیەکەوە زۆربەی کشان بەکاری هێن بەڕێزان مەشاکیری خەڵک لای ئێمەیە چەند ماڵەی قەوما لە ڕێگەی سنابەوە لێی قەوما ئێستا ئەو ئافرەتانی کە گوێیان لێمە ئەو پیاوانی کە گوێیان لێمە ئەڵێ من یەکێکم لەو کەسانی کە لە سنابەوە لێم قەوما کچەکەم تۆ بۆ خۆت ئازادی ڤیدۆی خۆت ئەەکەی بیکە تایبەت بە خۆت و خێزانەکەت بەس بۆ لە ستۆریەکەتا دایەنیت بۆ دایەنیت ئێستا لە تیکتۆک کۆمەڵێک گورگ چی ئەەکەن ئەچنە ناو سناپی خەڵکەوە بزانن هەر کشێک ڤیدۆی خۆی پۆست کردووە ئەنجا ئەیهێنن لە تیکتۆکە باشە لێیە پۆستی ئەەکەن ژمارەی لێ ئەدەن ژمارە ئەڵێ من یەکێکم لەو ئافرەتە داویان پیسانە حەشەرە ڕووی جەنابتان تکایە پەیوەندیم پێوە بکە ئەخە تۆ براتەیەکە تۆ مێردەتەیە تۆ خاوەن کەسوکاری ئەبێ بزانی چۆن بەکاری هێنیت وریابە ئەمە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەگەر لە خزمەتی مرۆڤایەتیە بەکاری نەهێنی
ئەگەر لە خزمەتی خۆمانە بەکاری نەهێنین دوو ڕۆژتر بۆمانە بێ بە سەرەتان ئەبێ بە ئاگر و ئەمان سوتێنێت. مەلحەل چارەسەر چییە؟ گەنجی وردە وردە تەمەنی من و تەمەنی ئێوەش وا هەڵەکشێت 20 ساڵی 5 ساڵی ترە بیتە 25 پێنجی ترە بیتە 30 پێنجی ترە بیتە 35 وە هاکەدا تا ئەڕۆیت کاکە گەنجێتیت بە بەرچاوتەوە وردە وردەوە ئەڕوات. ستۆپێ بکە ستۆپ. یەکەم شت الرجوع إلى الله گەنجان بگەڕێنەوە کاکە دەرگای تەوبە کراوەیە تا ڕۆژی قیامەت. فأين تذهبون غەیری تەوبە بۆ چۆ ئەڕۆن؟ بەس پێم بڵێ مەلجەئیەکەیە مەکانێکەیە مەئوایەکەیە غەیری خوا؟ ئاخا تۆ بەردەوامی لە گوناه ستۆپێ بە خۆت ناکەی؟ یعنی بەتەمای بۆ چۆ بڵێ؟ بەتەمای بۆ چۆ بڵێ؟ فأين تذهبون یەک شوێنێکمان نییە ئیلا لای خوا نەبێت. بۆیە عەزیزانی خۆم فەفیڕوا إلى الله ڕاکەن بۆ لای خوا. هەموو جوانیەکان لای خوایە، هەموو خۆشبەختیەکان لای خوایە. دەستگرتە بن بە قورئانەوە، زۆر بە وردی قورئان بخوێنن. کێ دڵی تونا؟ کێ کێشە و مەشاکلی خێزانی هەیە؟ من یەک نەسیحەتێکتان دەکەم، بە وردی قورئان بخوێنن، بە وردی قورئان لەبەرکەن. والله 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 سێ جار وتم پێش ئەوەی بچمە خزمەتی قورئان من هیچ خۆشبەخت نەبوو، هیچ تەمەنێکی مناڵ بەو مناڵیە حەزم بە دنیا نەبوو. بەڵام کە بە مانای کەلیمە چوومە خزمەتی قورئان لە سوورەتی فاتیحاوە وردە وردە خوێنمەوە تا سوورەتی ناس کە لەبەرم کرد و ئەستەکەم ئێستا من یەکێکم لەو ئینسانانی کە زۆر زۆر خۆشبەختم. ڕاستە کێشە و مەشاکیل هەیە، ڕاستە ناڕەحەتی هەیە، بەڵام ئەمانە هیچن چکە تۆ هەدەف و ئامانجی زۆر گەورەت هەیە کە قیامەتە کە بەدەستێنانی خۆشەویستی ئەڵڵایە سوبحانەوە وتەعالا. بۆی عەزیزانی خۆم ئێوە بۆ ڕۆژە هەوڵدەن دوای مردنە ئەگەر ئێستا گەنجێتیەکەت بۆ خوا بێت، ئێستا خۆت یەکلاکەیتەوە بۆ خوا، یەقینت هەبێ لە ناو قەبر ئەو ڕۆژەی ئەمری ئیتر تۆ مریح البال مستریح ئیستراحەتەکەی. شاب نشأ في عبادة الله گەنجێک هەر لە گەنجایەتیەوە خوای پەرست بێت، هەر لە گەنجایەتیەوە بە دەستپاکی و بە داوێن پاکی هێنابێتی، هەر لە گەنجایەتیەوە هەوڵی دابێ بۆ بەدەستێنانی خۆشەویستی خوای گەورە. ئەم کەسە ناڕەحەتیەکانی دۆزەخ نابینێت، ناڕەحەتیەکانی قیامەت نابینێت، ناڕەحەتیەکانی قەبر نابینێت. بۆیە ئێمە هەمومان هاتوینە بۆ ئێرە بۆ ئەوەی لەولا مرتاح بین، بۆ ئەوەی لەولا شوێنێکی خۆشمان بێت. بۆیە گەنجێتیتان بفرۆشن بەخوا، خوای گەورە هەموو جوانیەکتان پێبەخشێ لە جوانیەکانی دنیا و قیامەتیش. والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.